بەناوی خودای بەخشندەی بەبەزەی ئامادەبانی بەڕێز قوتابیان کەسوکاری قوتابیان ڕێکخراوەکان سەرجەم ئامادەبانی بەڕێز بێگومان باشترین دەستپێک بۆ ڕازاندنەوەی هەر کۆڕ و مەزلیس و کۆبوونەوەیەک خوێندنەوەی چەند ئاەتێکە لە قورئانی بەڕێز با بەڕێز مامۆستا عەبدوڵڵا مامۆستای قورئان خوێن بفەرمێت بۆ پێشکەشکردنی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون. ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم. فستبصر ويبصرون بأيكم المفتون. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. فلا تطع المكذبين ودوا لو تدهن فيدهنون ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أن كان ذا مال وبنين إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين. خوا پاداشتی بەخێری بەڕێز مامۆستا عەبدوڵڵا بداتەوە. بەڕێزان، ئامادەبوون و بەدەمەوهاتنی بانگێژنامەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ڕێزگرتن لە نەوەکانی داهاتووی ئەم گەل و وڵات و سنوورە جێگای ڕێزە. بۆیە لە پاش قورئان خوێندن شایستەترین شت بەخێرهاتنی ئەوەی بەڕێزە. ئێستاش بەرپرسی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا پەیوەند شێرکۆ با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن. بەناوی خوای بەخشندە و میرەبان، بەڕێزان کەسایەتی و لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوەبەر و مامۆستایانی بەڕێز قوتابیان و کەسوکاری قوتابیان سەرجەم ئامادەبووان، بەناوی خوشک و برایانم لە ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەخێرهاتنێکی گەرمتان لێ دەکەین. ئامادەبوونتان مای خۆشحاڵیمانە، نیشانەی خەمخۆریتانە و نەوەی داهاتووی شارەکەمان. ئاهەنگی سەرکەوتوان ڕێگایەکە بۆ خزمەتی زیاتری قوتابیانی سنوورەکەمان. ئەم کارە وەکو لە مێژینە و لە پێشینەمان بەردەوامی پێدەدەین. ومێدەوارین لە ساڵانی داهاتوودا بتوانین لە خزمەتی ژمارەیەکی زیاتری قوتابیانی سنوورەکەمان بین. سپاس بۆ کۆمپانیای ئەلفاستێل بۆ پاڵپشتی بۆ ئەم کارە.
لە کۆتاییدا جارێکی تر بە خێراتنی سەرجەمتان دەکەین ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەیەمین ئاهەنگی سەرکەوتووە. زۆر سپاس بۆ بەرپرسی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیان مامۆستا پەیوەند. بەڕێزان لە بڕگەیەکی دیکەدا وتەی ئاهەنگی دەیەمین ئاهەنگی سەرکەوتووان لەلایەن بەڕێز مامۆستا سیروان حەمەخانەوە پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرموون. بەناوی خی گەورە و میرەبان بەڕێز نوێنەری قایمقامەتی قەزای چەمچەماڵ بەڕێز نوێنەری بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ بەڕێزان نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان نوێنەری ڕێکخراو و قوتابی خوێندکارەکان بەڕێزان سەرپەرشتیاران و بەڕێوەبەر و یاریدەر و سەرجەم مامۆستایانی سنووری پەروەردەی چەمچەماڵ فەرمانبەرانی بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ دیارە ئەمڕۆ بۆ ئێمە ڕۆژێکی زۆر تایبەت و گرنگە کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستین بە تایبەتی چینی خوێندکاران و هەروە کەس و کارە سەربەرزەکەتان بۆی کەوا توانیتان لە ماوەی ساڵی ڕابردوو سەربەرزانە ماندوودەناسانە خۆویستانە توانیتان سەرکەوتن بەدەست بێنن لە خۆناغەجیاکانی خوێندنە. دیارە وەک لە هەمومان ئەزانین لێرە و لەوێ زۆر جار باسی ئەم شارەی ئێمە ئەکرێ بە کۆمەڵێک دیاردە و ناسنا و بەڵام بە دیوەکەی تریشە ئەم دیوە جوانە و ئەم دیوە دراوشاوەیشی هەیە. ئێوەی قوتابیان و خوێندکاران کە لە ماوەی ساڵی ڕابردووە توانیتان خوێندن بەدەست بێنین بە ئومێدی ئەوەین کەوا ئەم خۆناغی ژیانتان ئەبڕن بە تایبەتی ئەوانی کە لە پۆلی 12 نمرەی دڵخوازی خۆیان بەدەستێناوە کە زانکۆش تەواوەکەن و کۆلێژی دڵخوازی خۆتان بەدەستێنن بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆتان و خزمەتی کەرت و سێکتەرە جیاوازەکانی شارەکەی خۆمان بکەین. ئێمە لێرەوە وەکو دەیەمین ڤیسیڤال زۆر سپاستانەکەین کە بەدەم بانگێشتنامەکەی ئێمە هاتن وهروها زۆر سپاسی کەس و کارتانەکەین کە بەدەم بانگێشتنامەکەی ئێمە هاتن. ڕەنگە ئێمە بۆ ماوەی چەند ساڵێکی پێشوو دابڕابێتین لەم جۆرە ڤیسیڤالانە پشتیوان بەخوای گەورە و بەڵێنتان پێ ئەدەین کە بۆ ئەو خوێندکارانی کەەوە ئێستا لە پۆلی 1970 ئەوانی کەەوە لە پۆلی 11 ئەم جۆرە ڤیسیڤالانە دەستخۆشیە بێ و ئێمە لێرەشەوە بەڕاستی دەستخۆشی لەسەرجەم ئەو حیزب و لایەن و ڕێکخرا و کەسایەتیان ناکەین کە بە هەر جۆرێک بتوانن پاڵپشتی لە توێژی خوێندکاران بکەین چونکە هەمووان ئەزانین ئەوانی کەوا لەم هۆڵەیان کەرتی پەروەردە بەڕاستی بە قەیرانێکە تێپەڕە بێ ئەم جۆرە کارانەی کە لە جۆری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەم جۆرە کارانە هەڵەسن بەڕاستی جێگەی دەستخۆشیە جێگەی پێزانینە بۆیە ئێمە لێرە وەکو سەرپەرشتیارانی ڤیسیڤال دووبارە و سێبارە و دەبارە هەموو لایەکان بەخێر بێن سەرسەر و سەر چاومان ئەمڕۆ بەڕاستی بۆ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەو مامۆستا بەڕێزانی کەوە سەرپەرشتی ئەم جۆرە ڤیسیڤالانە ئەکەن بۆ ئێمە بەڕاستی ڕۆژێکی زۆر تایبەتە چونکە ئێمە هەمومان یەک خێزانێکین هەستەکەین هەمومان لە نێوان خزم و کەسوکاری خۆمانین و ئەم ڕێکخراوەش کە ئەتوانێت بە جۆرێ لە جۆرەکان کە دڵخۆشی ببەخشێ بە قوتابیان و خوێندکاران بێجیاوازی ئەمەش دووبارە جێگەی پێزاینە دووبارە سێبارە هەموو لایەکان بەخێر بێن سەرسەر و سەر چاوانمان. زۆر سپاس بۆ مامۆستا سیروان حەمەخان بۆ پێشکەشکردنی وتەی دەیەمین ئاهەنگی سەرکەوتووان. ئامادەبوانی بەڕێز ئێستاش گوێبیستی وتەی نوێنەری قایمقامەتی قەزای چەمچەماڵە بینەگەر ئامادە بن بفەرموون. ئێستاش گوێبیستی وتەی نوێنەری بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵە بین با بەڕێزیان بفەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز قوتابی خۆشەویستەکان دایکان و باوکانی بەڕێز خانەوادەی قوتابی بەڕێزەکان بەناوی بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵەوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. زۆر سپاس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەم ئێوارە جوانەدا کۆمانی کردەوە بۆ خەڵاتکردنی ئەو خوێندکارانەی کە جێگەی شانازی هەموومانن.
ڕاستە سەرکەوتنی ئەو خوێندکارە ئازیزانە خاوەنی ڕاستەقینەی خۆیانن، خاوەنی ڕاستەقینە خانەوادەکانیان و ئابادەیەکان و ناوەندەکانی خوێندن خۆیانن. بەڵام مای شارازین بۆ هەمومان، بۆ هەموو خەڵکی سنوورەکە کە توانیویانە ئەو پلە بەرزە بەدەست بێنن. بەڕێزان، لە ساڵانی ئایندەدا پشت بەخوا وەکو ڕابردوو هەوڵ ئەدەین لە سنووری پەروەردەی سەمسەماڵدا پارێزگاری بکەین لەو ڕێژە سەرکەوتنەی باشەی کە لەسەر ئاستی هەموو کوردستان توانیویانە بەدەستی بێنن، بە تایبەتی خوێندکارانی پۆلی دوانزەمان. چونکە بەڕاستی وەکو وتمان ئەو شانازیە بۆ هەمومان، هەر کەسێک هەر ستافێک لە هەر شوێنێکەوە لە هەر چالێکیەکەوە لە هەر سەرکەوتنێکەوە بیکە لەم سنووری ئێمەدا شانازیە بۆ هەمومان. سەرڕای ئەو قەیرانانە، سەرڕای ئەو کێشە و گیر و گرفتە زۆرانەی کە بەرۆکی پەروەردەی سەمسەماڵی وەکو هەموو لایەنە حکومەکانی تر گرتوێتەوە، بەڵام بەس توانیمانە هاوکارێکی باش بین، دەستبارێکی باش بین بۆ ئەوەی بتوانین ناوەندەکانی خوێندن بکەینە شوێنێکی ژنگەیەکی لەبار بۆ ئەوەی بتوانین قوتابی خوێندکارەکانمان شان بەشانی خێزانەکانیان نمرەی بەرزی تیادا بەدەست بێنن. بەڕێزان، پێویستە ئەم جۆرە چالاکیانە بەرز بنرخێنرێ، بە تایبەتی لەم جۆرە چالاکیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بۆتە جێگەی شانازی، کە بۆتە جێگەی ئەوەی کە بڵێن بە بەردەوام وەکو ساڵانی ڕابردوو توانیویانە کاری باش و کاری جوان بکەن، چ لە خولەکانی هاوینەیاندا چ لە خولە پەروەردەکانی تریاندا کە ڕۆڵیان هەبووە لە هاوکاریکردنی پەروەردە لەم شارەدا بۆ ئەوەی بتوانین بە هەمومانەوە نەوەیەکی باش و تەندروست و سەلیم بۆ خزمەتی کۆمەڵگا دروست بکەین. دووبارە پیرۆزبایی لە خوێندکارە سەرکەوتوەکانەکەین، دەستخۆشیمان بۆ هەموو لایەک بە هیوادارین ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەم کارە جوانانەی بەردەوام بێ، هەموو لایە سەلامەت و سەرکەوتوو بن. سپاس بۆ هەموودا. زۆر سپاس بۆ مامۆستا سلێمان. بەڕێزان، مامۆستا حسێن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان وتەیەک پێشکەش دەکات، داوا لە جەنابیان دەکەین بفەرموون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، مامۆستایانی زێدە عەزیز و خۆشەویست، لایەنە پەروەردەی و پسپۆڕانی بواری پەروەردەی و کەسوکاری قوتابیانی سنوورەکە، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. لەم بۆنە پیرۆزەدا کە بەڕاستی جێگای فەخرە بۆ ئێمە شانازی بکەین بە منداڵەکانمان و نەوەکانمانەوە، ئەوانەی کە شایەنی ئەوەن لە داهاتوودا ببنە داهێنەر، ببنە کەسانی خاوەن توانا و گۆڕانساس، ببنە کەسانی داهێنەر لە وڵاتەکەماندا کە لە هەموو کات زیاتر میلەتەکەمان پێویستی بە قوتابیانی سەرکەوتووی لەو شێوەیە. بە تایبەتی ئەم ناوچە خۆشەویستە کە ناوچەیەکی مەزڵومە، ناوچەیەکە پێویستی بە ئاوردانەوەی زیاتری لایەنی پەروەردەیی و ئەکادیمی و زانستی و زانکۆیی هەیە، و دەخوازین لە خوای گەورە کە هاوکاری دەسەڵاتدار و بەرپرسەکان بکە لەو ڕوانگەوە کە ئاور لەو ناوچانە بداتەوە کە بژانەوەیەکی گەورەی پێویستە بە تایبەتی لە بواری پەروەردەییدا. بەڕێزان، گومانی تێدا نییە ئێستا ئێمە لە حاڵەتێکداین کە لە هەموو لایەکەوە قەیرانی پەروەردەیی بەرۆکی ئێمەی گرتووە و کێشەی گەورەی پرۆسەی پەروەردەیی هەیە، بە تایبەتی لە نەبوونی بینا، لە کەمی مامۆستا، لە کەمی بوارەکان و سێکتەرەکانی بواری پەروەردە و پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئێستا ئێمە لە هەرێمێکداین لە سەرووی 1,850,000 قوتابیمان هەیە و پێویستمان بە زیاتر لە 3,500 بینایی نوێی خوێندن هەیە بۆ ئەوەی دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکانماندا نەهێڵین. بەداخەوە تا ئێستا لە 170 قوتابخانەکانمان سێدەوامیان تێدایە، لە 185 قوتابخانەکانمان دوودەوامین. بۆیە بەڕاستی ئەمە پێویستی بە ئاوردانەوەیەکی زیاتر هەیە و پێویستە بەرپرسانی ئەم وڵاتە زیاتر هەڵوێستە بکەن لەسەر لایەنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. لە کۆتایی قسەکانمدا خۆشەویستان، قوتابیە بەڕێزەکان، ئەوەتان بەبیر دەخەمەوە ئەم ناوچەی ئێوە، ئەم شارە خۆشەویستەی ئێوە هەم بە تەکیەوە هەم بە شۆڕشەوە
کەسانی زۆر گەورەیان پێشکەش بە کوردستان کردووە نەک بە خۆتان نەک تەنها بە شارۆچکەکەی خۆتان بڕواتانە بێ کەوادیری زۆر گەورەتانەیە کە لە ئێستا لە ئاستی کوردستاندا ڕەقەمە و خزمەتی گەورە پێشکەش بە پرۆسەی پەروەردە بە بواری تەندروستی بە کەرتە جیاجیاکانی خزمەتگوزاری لە وڵاتە دەکات. هیوا دەخوازم لە خوای گەورە دەپارێمەوە کە ئەم خزمەتە بچووکەی ئێمە کە پێشکەش بە ئێوەی دەکەین لەم بۆنەیەدا دەواازەیەکی باش بێت بۆ ئەوەی هەموو لایەک بەو پەڕی دڵسۆزیەوە بەو پەڕی بەخەمەوە بوونەوە بۆ ئێوە و بۆ تواناکانی ئێوە و بۆ عەقڵ و گەورەی و ئایندەی ئێوە بڕوانن و بە هەند ئەم بابەتە هەڵبگرن و بەرپرسانی بواری پرۆسەی پەروەردە و فێرکردن یەکەمەکان حیسابی تایبەت و داهێنەرانەیان بۆ بکەن. لە هەموو دنیادا داهێنەرەکان لەو کەسانە دروست دەکرێن کە یەکەمن لەسەر ئاستی مەکتەبەکاندا. دووبارە و سێبارە پیرۆزباییتان لێ دەکەم و بەناوی مەکتەبی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پیرۆزباییەکی گەرم لە کەسوکارتان لە قوتابخانەکانتان لە مامۆستاکانتان و لە تەواوی شارە بەڕێزەکەتان دەکەم خوای گەورە لە ئایندەدا ئایندەتان ڕۆشن بکاتەوە و ببنە کەسانی داهێنەر و بە خزمەت بۆ نیشتیمانەکەمان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ مامۆستا حسێن. ئێستاش مامۆستا جەزا ئەحمەد بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاس و پێزانین بۆ کۆمپانیای ئەلفاستێل. زۆر سپاس بۆ پاڵپشتیکاران و هاوکارانی ئەم پرۆژە گەورەیە. زۆر سپاس بۆ مامۆستا جەزا ئەحمەد و کۆمپانیای ئەلفاستیل. ئامادەبانی بەڕێز ئێستاش دەست بە دابەشکردنی ڕێزلێنان خەڵاتەکانی ڕێزلێنانەکەین لە قۆناغی 12 لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ خولی یەکەم بەشی زانستیەوە دەست پێ دەکەین. بارونەری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ مامۆستا سلێمان فەرمن بۆ پێشکەشکردنی. قوتابی شنیار عوثمان علی محەممەد با فەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. قوتابی ژوان میرزا حەمە ئەمین بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. تکایە ئەگەر بەڕێزان لێرێ با فەرمونون ئەگەر نا نزیکێک یاخود کەسێکی دیکە بۆ وەربگرێت. قوتابی سانا ئەنوەر حەسەن کەریم بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. جوان میرزا قوتابی ژوان میرزا حەمە ئەمین بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. ببورن بۆ لە بیرکردنی ناوی قوتابخانەکانیان. قوتابی شنیار عوثمان لە ئامادەی ئارژین، قوتابی ژوان میرزا لە ئامادەی گەشا، قوتابی سانا ئەنوەر لە ئامادەی ئارژین. ئێستاش قوتابی ئەڤین ئەحمەد یونس لە ئامادەی پێشکەوتن بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی.
ئێستاش قوتابی تارینا بەختیار عەزیز لە ئامادەی ئارژین فەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. قوتابی هێڤا حەسەن ئەفەندی لە ئامادەی ڕەنگین با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. قوتابی باڵا سەلاحەدین جەلال لە ئامادەی ڕەنگین با بفەرمێت. قوتابی پەیمان ساور مەجید لە ئامادەی ڕەنگین با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. قوتابی ئەسرا بەکر جومعە لە ئامادەی وەفایی با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. قوتابی باوان ناسح فاتح لە ئامادەی چەمچەماڵ با بفەرمێت. قوتابی یوسف سالار ڕەشید لە ئامادەی شێخ ڕەزای تاڵەوانی با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکەی. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سلێمان. ئێستاش بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد بفەرمێت بۆ پێشکەشکردنی ڕێزلێنان. قوتابی ئیمان مەجید فەرج لە ئامادەی شۆڕش با بفەرمێت. قوتابی ئاریان وەهاب فاتح لە ئامادەی نوێگەری با بفەرمێت. ئێستاش دەست بە خوێندنەوەی ناوی قوتابیانی بەشی وێژەیی دەکەین. قوتابی هەنار تەها نووری لە ئامادەی مەستورە با بفەرمێت. قوتابی باخان ڕەحمان ڕەمەڵدان لە ئامادەی قەڵاشۆخە. قوتابی دابان هێمن مستەفا لە ئامادەی قەڵاچۆغە با بفەرمێت. قوتابی ڕۆژین هیوا عەبدوڵڵا لە ئامادەی شوان با بفەرمێت. قوتابی ڕۆژین هیوا عەبدوڵڵا لە ئامادەی شوان. قوتابی ئەیهان عەلی شەفیق لە ئامادەی شوان با بفەرمێت. قوتابی
سەنا ئیدریس محەممەد هەمزە لە ئامادەی شوان. قوتابی ئەیاد نەژاد عەبدوڵڵا لە ئامادەی سالم. قوتابی بەیان محەممەد ساڵح عەبدولکەریم لە ئامادەی ئارژی. بەیان محەممەد. قوتابی سیما ئومێد محەممەد حسێن لە ئامادەی ئارژین. قوتابی پەیام عەلی عاسی لە ئامادەی زاگرۆس. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەزا و کۆتایی پێهاتنی قۆناغی 12 ئامادەی. بەڕێزان لە پێناو خێرا بەڕێوەچوونی کارەکەمان و زیاتر سوودبینین لە کات لەسەر ئاستی قوتابخانەکان واتار قوتابخانەیەک سەرجەم قوتابیانەی کە یەکەم هەتا سێیەمی قۆناغەکەی خۆیان هێناوە لەسەر ئاستی